بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ژیانی هاوسەری بریتیە لە بەختەوەربوونی مرۆڤ لە تەواوی ژیانیدا. لە دوای خەڵاتی دین و ئیمان هیچ خەڵاتێک گەورەتر نییە لەوەی کەوا مرۆڤ لە ژیانی هاوسەریدا لە سەرەتای هاوسەریەوە تا کۆتایی ژیانێکی تەندروستی خێزانی هەبێ، سەرکەوتوو بێ لە پرۆسەی گرنگ و پێویستی هاوسەریدا. مرۆڤ ئەگەر لە هاوسەرگیریدا سەرکەوتوو بوو، مێشکێکی ئاسوودەی هەیە، دەروونێکی ئیسراحەتی هەیە، دنیا لەبەر چاوی ڕوون و گەشە، هەوراز و نوشێویەکانی ژیان بەلایەوە ئاسایی دەبن، ماندووبوونی دەرەوەی ماڵ ناتوانێت کاریگەری لەسەردانێت چونکە لە ماڵەوە ئیسراحەت دەکا. ئەمە بۆ هەردوو ژن و پیا وەکو یەک ڕاستە. ئەم ژیانی ژن و مێردایەتیە پێویستی بە ڕێنمایی هەیە. لەوە ئەچێمەکە ئێستا ئێمە باسی دەکەین، جەنابەت بڵێ خۆم دەیزانم یان بیستومە، بەڵام ئێمە زنجیرە باسەکەمان بە ناوی یاد بەویستی خوای پەروەردگار یادی یەکتر دەخەینەوە. گوێبیستبوونی ئەم وتارە لە سەروەستانی خاڵ بە خاڵی، هەروەها جارێکی تر گوێ لێگرتنەوەی بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانەدا بەویستی خوای پەروەردگار ئینشا ئەڵڵا دەبێتە مایە ڕەحمەتی ناو خێزانەکان. وەڵاهی هەست دەکەیت جەنابەت ئەگەر ئەم خاڵانە جێبەجێکەی، ژیانی هاوسەریت زۆر بەختەوەر دەبێ. ئەگەر لەمەوبەر ئاسایی ئەگەر نەتزانی بێ یان زانیوتە و کارت پێ نەکردووە، ئەم بابەتانە هەر بۆ زانین نین، بەڵکو بۆ زانین و کارپێکردنن. ئەمجارە بیزانە و کاری پێ بکە. دڵنیا بە لاپەڕەکانی ڕابردوود دەڕوا و ژیانی داهاتوت بەویستی خوای پەروەردگار پڕ دەبێت لە بەختەوەری. خاڵەکان یەک یەک دەچینە سەریان، با بە وردی بە ئیزنی خوای پەروەردگار گوێیان لێ بگرین. خاڵی یەکەم، هەر وەختێک کوڕ و کچ دەبنە دەستگیران یەکتر، ئەو لەحزەیەی لەبەر دەمی مامۆستای بەڕێزی ئاینیدا بە ئامادەبوونی کەسوکاری باوکی کچ، باوکی کوڕ کەسوکاری هەردوو لە دوو شاهیدی بەڕێز و بە حورمەت و دادپەروەر و خواناس و دیندار و حەقگۆ، باوکی کچ دەست دەخاتە ناو دەستی زاواکەی و کوڕی تازەی ماڵەکەیەوە، کچەکەی خۆی لێ مارە دەکا بە شەریعەتی خوای پەروەردگار. لەو کاتەدا دەبێ ئەم کوڕ و کچە ئەمە لە دڵیانە دروست بێ و ببێ بە بەرنامەی ژیانیان کە ئەم کوڕە ئێستا نیوەکەی خۆی دۆزیەوە، ئەم کچە هەتا ئێستا ناتەواو بوو، نیوە بوو، ئێستا نیوەکەی خۆی دۆزیەوە. ئێستا نە ئەم نیوەیە و نە ئەو نیوەیە، هەردووچیان هاتنە پاڵ یەک بوون بە یەک. واتە ژن و مێرد نابێت دوو کەسی جیاواز بن. جاران ئەم کوڕ بوو، ئێستا بۆتە پیاو، جاران ئەم کچ بوو، ئێستا پلەکەی بەرز بووە بۆتە ژن، ئێستا دەبنە خاوەن ماڵی خۆیان، ئێستا بە چاوێکی تر لە کۆمەلگادا سیر دەکرێن، ئێستا گوناهیشیان لای خوا گەورەترە. جاران نەزەرێکی ئەم کوڕا لەگەڵ ئەم کچەدا لە نامەحرەمێک گوناهەکەی زۆر کەمتر بوو لەوەی کە ئێستا دەستگیرانی هەیە. لە لەحزەی دەستگیرانیەوە نەزەری دەستگیراندارێک، نەزەری خاوەن ژنێک لە ئافرەتێکی نامەحرەم کە چاوی لێ تێر دەکات زۆری فەرقە. هەروەکو لە حوکمی زیناشدا زۆری فەرقە پەنا بەخوای پەروەردگار. بۆیە قورئان کاتێک کە ژن و مێردێک دەستگیرانداریەوە دەستیان دەخسەنە ناودەستی یەک ئەڵقە دەگۆڕنەوە، ئەو کاتێکەوە دەچنە خانە و لانە و ماڵی هاوسەری تازەی خۆیانەوە بە یەک شاد و شکر دەبن. لەو وەختەوە قورئان دەفەرمێ ئەمانە موحسەنن، واتە لە قەڵادان. ئەمجا لەناو قەڵادان پێشتر کە کوڕ بوو کە کچ بوو، شەیطان و نەفس و ئارەزوو و دەوروبەری خراپ زۆر بە ئاسانی دەیتوانی کاریگەری لەسەردانێ. حەز و ئارەزووی پەنگ خواردووی ناوناخی گەشە سەندووی پێگەیشتووی ئەو سەردەمی گەنجیە دەیتوانی تووشی هەڵەی بکە. بەڵام نا، ئێستا هاوسەرت هەیە، دەبێ ئاگاداربی. ئێستا تۆ تەنهانی، تۆ جاران نیو بووی، ئێستا نیوێکی ترکە هاوسەرەکەتە هاتووە بۆلات،
بە هەردووکتان نەبوون بە دوو، بە هەردووکتان بوون بە یەک، ئەڵێن ماڵی فڵان کەس، بە هەردووکتان خاوەن ماڵن، بە هەردووکتان بە یەکەوە جوانن، نیوەکەی خۆت دۆزیەوە، ئەو کاتە دەبن بە یەک لە یەک کەسایەتیدا. ئێوە یەک کەسایەتیتان هەیە، ئەی ژن ئەی پیاو، ئەی کوڕی دەستگیراندار ئەی کچی دەستگیراندار، ئێوە یەک کەسایەتیتان هەیە. دەبێت دڵنیا بن لەوەی و بڕیار بدەن و ئەمە بکەن بە بەرنامەی ژیانتان. برینداربوونی هاوسەرەکەت برینداربوونی تۆیە. هەر قسەیەک کە بەرامبەر بە هاوسەرت کرا ئەبێ وابزانی ئەوە لە دڵی تۆ دراوە، نابێ بڵێ لەگەڵ منی نەبوو. برینداربوونی ئەو برینداربوونی تۆیە، شکانی ئەو شکانی تۆیە. هەر کارێک بکەی، هەر قسەیەک بکەی، هەر هەڵوێستێک بنوێنی کە بەرامبەرەکەتی پێ بشکێ، ئەوە دڵنیا بە شکانی خۆتە. بۆیە دەبێت لە ساتی دەستگیرانداریەوە حتا کۆتایی تەمەەن کە دەبنە دایک و باوک و داپیرە و باپیرە، ئەم ژن و مێردە بەردەوام ئاگایان لەوە بێ قسەیەک لە دەمیان دەرنەچێ، کردارێکی ناڕێک نەنوێنن لەبەر چاوی خەڵکی خزم و بێگانەدا کە سوکار و نەناسرا و هاوڕێدا کە خوا نەخواستە هاوسەرەکەی پێی بشکێ. چونکە کە ئەو شکە خەڵک بەو پێکەنی، خەڵک گاڵتەی بەو کرد، ئەبێ یەقینت هەبێ ئەوە تۆی شکاوی، چونکە ئێوە یەک کەسایەتیتان هەیە بەهۆی هاوسەرگیریەوە. هەروەها دڵخۆشبوونی ئەو دڵخۆشبوونی تۆیە. ئەبێ ژن و مێرد لە ساتی دەستگیرانداریەوە هەتا مردن ئەو تەمەنە درو درێژەی کەوا بە یەکەوە بەسەری دەبەن، دڵنیا بن لەوە، بڕیاری ئەوەیان دابێ، ئەمە لە ناخیاندا چەسپا بێ، دڵخۆشبوونی هاوسەرەکەم دڵخۆشبوونی منە. یعنی هەوڵ بدا دڵخۆشی خۆمە مناوێ ئەگەر تۆ دڵخۆش نەبی لەگەڵمدا. هەوڵ نادەم خۆم بە شتێک دڵخۆشکەم کە تەنها بۆ خۆم بێ، تۆی پێ دڵخۆش نەبی. با بە یەکەوە دڵخۆش بین. ئەگەر خوا نەخواستە غەمێک ڕووی تێکردین، بە هەردووکمان شانیە دەینەبەر. غەمی خۆشم خەمی خۆشم ناخەمە سەرشانی تۆ، نەخێر لەگەڵ تا هەڵدەگرم. ئەگەر خەمم هەبوو با نەیفرۆشم بە تۆ، با نەیخەمە سەرشانی تۆ، بەڵام ئەگەر خۆشیم هەبوو لەگەڵ تالەتی دەکەم. ئەگەر خۆشیم هەبوو دەیکەین بە نیوە، بەڵام ئەگەر خەمم هەبوو حتا بۆم بکرێ هاوسەر ژن بێیان پیا بۆ بەرامبەرەکەی، ئەبێ هەوڵ بدا ئەم خەمە با خۆم هەڵیگرم، خوا بە هاوسەرەکەم تەنانەت پێشی نەزانێت، چونکە ئەوەی من چارەسەر دەبێ و دەڕوا، بەڵام با ئەو خۆشەویستی ژیانم، ئەو هاوژینم، ئەو هاوبەشەم، ئەو هاوسەرەی ژیانم با لە خەمەکانما بەشدار نەبێ. بەڵام ئەگەر هەر ناچار بوو، ئەوە کەسی نزیکی هەرە نزیکی بریتە لە هاوسەری ژیانی. ئێمە بە یەکەوە دڵخۆشین، ئەگەر خەمباریش بووین هەوڵ دەدەم خەمبارن نەکەم، بەڵام ئەگەر ناچار بووین خەمەکانمان بە یەکەوە دابەش دەکەین. ئەم یەکبوونە زۆر گرنگە، یەک کەسایەتی ئەبین بە یەک کەس. ئێمە لەمە دووە ئەگەر تۆ تێرخەوبی من تێرخەوم، تۆ تێرنامی من تێرنانم، تۆ پۆشتەبی من پۆشتم، هەردوو لا بۆ یەک ئاوا بڕوانن. یەک بەرژەوەندی. ئیتر ئەوە نەماوە پیاوەکە بڵێ وەڵام من بەرژەوەندیم لەوەدایە، تۆ کەیفی خۆتە. ژنەکە بڵێ من فڵان کار دەکەم، هاتوچۆی فڵان کەس دەکەم، بەرژەوەندیم لەوەدایە، تۆ کەیفی خۆتە. نەخێر لە دەستگیرانداریەوە تا مردن لە ژیانی هاوسەریدا ئەبێ بڕیار بدەین ئێمە یەک بەرژەوەندیمان هەیە، یەک بەرژەوەندی، نابێ بەرژەوەندیەکانمان جیاواز بن. هەروەها یەکگیرفانی، کاتێکەوە دەستگیرانیەوە هەتا کۆتایی ژیانی هاوسەری لە دنیادا پێویستە ژن و مێرد یەک گیرفانیان هەبێ، یەک قاسە و کاسەیان هەبێ، بڕواتان هەبێ گیرفان بەتاڵی، گیرفان جیاوازی گیرفان بەتاڵی بەدواوەیە. یعنی دەکرێت ئافرەت موچەی خۆی هەبێ لە ڕێگایەکی کارێکی شەرعی پێویستەوە بچێتە دەرەوەی ماڵکار بکە، موچەی خۆی هەبێ. دەکرێت ئافرەت لە دوای وەفات و کۆچکردنی باوکی دایکی کەسێکی نزیکی میراتێکی بە حەڵاڵی بۆ بێ و بەشی خۆیەتی، هەروەکو پیاویش کار و کەسابەت دەکا و پارە دێنێتە ماڵەوە. بەڵام ناکرێت ئافرەت بەم ناوی ئەوەی کە موچەی خۆی هەیە، کە کار دەکا، کە میراتێکی وەرگرتووە، ئەمەی خۆی هی خۆی بێ، لەگەڵ مێردەکەشی بخوا و ئامادە نەبێت تەنانەت بە قەرزیش بیداتە مێردەکەی.
خۆ مافی خۆتە بەڵام مادەم ئێوە ژنومێردن وتمان بوون بە یەک کەس بوون بە یەک کەسایەتی قەت مەهێڵن گیرفانتان جیاواز بێ پارەی خۆم و داهاتی خۆم و پارەی خۆت و موچەی خۆت گیرفان بەتاڵی و شکستی خێزانی بە دواوەیە بێ متمانەیی دێنێ چەند جوانە ژن و مێرد کاتێک کە هەر یەکەیان کار دەکا هەر یەکەیان پارەیەک پەیدا دەکا ئەگەر لە سنووری شەریعەتدا بەکارکردنی ئافرەتەکە و تووشی تێکەڵی نامەحرەم و حرامبوون نەبێ ئەویش قەیچەکە با کارکە هاوکارێکی مێردەکەیەتی هاوکارێکی منداڵی داهاتوویەتی هاوکاری پێشکەوتنی خێزانەکە و ماڵەکەیە بە هەردووچیان بەیەکەوە دەستوان دەستباری یەکتر بن بەڵام یەک شوێنیان هەوێ بۆ پارەدانان ئێمە ئەم سندوقەمان هەیە ئێمە ئەم قاسە بچکۆلەمان هەیە ئێمە ئەم قوتووەمان هەیە موچەی هەردووکمانی دەکەینە ناو هەردووکمان لێ هەڵدەگرین ئێمە یەک گیرفانمان هەیە یەک ماڵ و داهاتمان هەیە ئاگایان لەوە بێ ئەو گیرفانە پێویستە کە بەڕێنماییەکانی قورئان لە سوورەتی ئەلفورقاندا کە لە ئاەتی 16 باسی باری ئابووری ئینسانمان بۆ دەکا باسی ئەو کەسانمان بۆ دەکا کە خوای پەروەردگار لیان ڕازیە عیباد الرەحمانن خوای گەورە شایەتی بۆ داون ئەوانە بەندەی ڕاستی پەروەردگاری میهرەبانن یەکێ لە صیفاتیان ئەوەیە کە دەبێت ژن و مێرد ئەم ئاەتە لە ماڵەوە جێبەجێکەن لە بواری ئابووری و گیرفان و داهات و پارەدا والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما ژن و مێرد پێویستە کەوا ئەو ماڵی لەبەر دەستیاندایە ئەو داهاتەی کە مانگانە دێتە بەردەستیان ئەو داهاتەی لە ساڵێکا لەلایەن کۆ دەبێتەوە پێویستە نەخشە سازیان بۆی هەبێ پێویستە وەزارەتێکی ئابووری بچکۆلە لەو ماڵەدا هەبێ وەک وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و ئەوانە نا کە ساڵ یەک دوو موچێ هەر لوش دەدا و دایمە حتا لەوەتی ئێمە سی و ئەوەندە ساڵەیە حکوومەتی بەناو کوردیمان هەیە بەداخەوە حتا ئێستا بودجێ هەر خاڵیە هەر قەرزدارە هەر کورتی هێناوە قەت زیادی نەبوو قەت پاشەکەوتی نەبوو وەڵام نەوەی نەوەش مامەڵی خۆم دەبێت هەر قەرزی ئەمانە نەزانینی ئەمانە بداتەوە بەداخەوە ماڵی تۆ با ئەو حکوومەتەی تۆوانە بێت نەخشە سازیەکت هەبێ بە پێی ئەو داهاتەی کە هەمە بڕیار دەدەم لەم مانگەدا ئەوەندە خەرجکەین بڕیار دەدەین بەویستی خوای پەروەردگار ئەگەر پارویە گنانمان کەمتر خوارد دەبێ لە جلوبەرگ و پێداویستێکی ژیانیش گرتی بێتمانەوە هەوڵ دەدەین شتێکمان پاشەکەوت بێ یعنی ئەگەر تۆ لە مانجێکە چەند پارە چەند ملیۆنت دەستکەوێ گرنگ نییە ئەگەر هیچت پاشەکەوت نەکردبێ واتە هەر هیچ نەبووی ئەگەر کەمێکت هەبێ و خوای پەروەردگار لە نەخۆشی خراپ و لە کێشە و گرفت ڕزگارت کا و بتپارێزێ بەویستی خوای گەورە هەوڵ بدە شتێک لە داهاتەکەت پاشەکەوتکە هەر ماڵێک داخیلەیەکی هەبێ مانگانە شتێکی تێدا پاشەکەوت بکرێ واللهی بە ئیزنی خوا بەرەکەتی دەکەوێتێ هەم دڵت بە خۆت خۆش دەبێ سپاس بۆ خوای گەورە توانیمان ئەم مانگە ئەوەی دەستمان کەوت هەمومان خەرج نەکرد ئەوە تا لەخوا بە زیابێت شتێکشمان لێ پاشەکەوت کردووە ئەم کەمە پاشەکەوتانە والله لە ساڵە لە دوایی چەند ساڵێکا زۆر دەبن بە ئیزنی خوای گەورە دەبنە بەرەکەتی ماڵ لە ڕۆژانی تنگانە و نەبوونی و بێکاری و بێموچەیی و دەستکورتی و هەژاری و نەخۆشیدا دەستت دەگرن دەست بۆ قاسەکەی خۆت و سندوقەکەی خۆت و داغیلەکەی خۆت دەبەی دەست بۆ دەرگای ماڵی دراوسێکەت و براکەت و کەس و کارەکەت نابەی دەست بۆ ماڵی هاوڕەکەت نابەی لە دەرگا بدەی کەوا یارمەتی بدەن و قەرزم پێ بدەن و دواتر نەدەنێ و ڕوشکێنت بکەن و دڵت ئازار بدەن و ئەوانیشت بەرچاو بکەوێت نەخێر ئیذا ئەنفەقوا کاتێک کە بەخشیان ئەو داهاتەی کەوا دەستیان کەوت کە کردیان بە خەرجی لەم یوسریفوا خۆیان لە دەست بڵاوی دەپارێزن حتا بڵێ خۆیان لە دەست بڵاوی دەپارێزن زۆر گرنگە ئینسان دەست بڵاو نەبێ بڕواتان هەبێ هەندێک شت هەیە کەمالیاتی ژیانە یعنی تەنانەت ئەگەر وا حیساب کە مەیکڕە ماوەی مانگێک مەیکڕە ماوەی 2 مانگ مەیکڕە ژیانت هەر ڕۆیشتە پێشەوە ئەو شتە نازەرورە پێویست نییە گۆڕینی هەندێک کەلوپەلی ماڵ بە چاولێکەری خەڵکی بڕوا بکە خوشک و برای بەڕێزم ژن و پیاوی بەڕێز ئەگەر دەتەوێت بەختەوەربی زەرور نییە کۆمەڵە جلوبەرگی گرانبەها هەیە کە دەتوانی بە نیوە قیمەتی ئەوە واللهی لەو جلوبەرگەوانە با تۆزە کەمتر باش بێ بەڵام بە چەند ساڵێکیش لەبەری دەکەی مەچۆ لە شوێنێکە کابرا کرێی دوکانەکەی 30 وەرەقە 40 وەرەقەیە هەمووی دەخاتە سەری گیرفانی تۆ ناچارە
بەڵام ئەمجا کەمێک خێر دەکە ئەچم لەسەر عەرەبانەیەک دەیکڕم کە کابرا بە خێریشی ڕم بێ زیاتریش ڕازی بێ بەڵام چونکە کرێ دوکان نادا و هیچ نادا و لەسەر شەقامێک لەسەر عەرەبانەیەش دەفرۆشێ وڵی لەسەر یعنی نیوە بە نیوە زیاتر هەرزانە ڕۆ لەو شوێنەیان بکڕە شەر نییە هەر میوەیەک هەر بەروبوومێک سەرەتا دەرچوو بە 20,000 و 30,000 بوو کە دوایی دێتە سەر 1500 دینار و 2000 دینار ئێتە تۆزێ نەفست دەگرمەوە قەیچەکە دوو مانگی یەکەم نایخۆم مانژی یەکەم نایخۆم هەر 20 سەبر بگرە ئەم کەلوپەلە ئەم کاڵایە ئەم بابەتە نوێ دێتە خوارەوە نیوەی لێ دەبێتەوە جار هەیە دەچم دەستی دوو دەکڕم هیچ عیبێکی نییە کەسێکی تێر و تەسەلی ئەم حکومەتە مڕی کردووە لە مەعاشی حرام و لە بندیوار و لە دەرەوە بیرەنەوتی هەیە و بۆی دێ هەموو ڕۆژە کەلوپەلی تازەی هەرگەین دێتێ ماڵەوە دەچێت دەیفرۆشێتەوە دێ قەیچەکە من ئەو دەستی دوای تۆ دەکڕم والله هیچ عیبی نییە قەدەفەی وایە هەر لەسەری دانە نیشتۆ کابرا تۆ دەتوانین لە جیاتیەوەی 20 گەڵای پێ بدەی 20 وەرەقەی پێ بدەی بە 5 وەرەقە کوڕە بە 3 وەرەقە لێی دەکڕێەوە ماڵەکەشت پۆشتە و پەرداغ دەکا 7 وەرەقەی پاک پوختیشت بۆ مایەوە بۆیە لەم یوسریف و خۆتان پارێزن لە دەست بڵاوی خۆتان بپارێزن ژن و مێر لە دەحزەی دەستگیرانیەوە بڕیار بدەن هیچ شتێک بە قیست مەهێنن هیچ شتێک بە قیست مەهێنە چونکە ئەو لە حزەیەکە هێنات خۆشحاڵی بەڵام هەموو تەمەنت فێری قەرزداری دەبی فێری قەرزدانەوە دەبی ئەگە خوا نەخواستە بارودۆخێک هاتە پێشەوە عیبدار دەبی کە پارەکەت پێ نەدرا لە کاتی خۆیدا و ئەمجا کەلوپەلەکە ئەگەر بۆی بەریتەوە ئەگەر ملیۆنێکت پێدابێ بە 100,000 کابرا نایەوێتەوە تۆ هەموو گیانت زەرەدا وایە ئەگەر پارت بۆ کۆکرایەوە پێداویستێکی ضروری ژیان هەبوو پێی بکڕە ئەگەر ئێستا نتوانی بە ماگانە شتێک پاشەکەوتکەی ئەی بیر بکەوە لە دواییدا چی دەدەمی خۆت دەگریەوە و قیستەکانی پێدەدەیتەوە لەم یوسریف و خۆتان بپارێزن لەوەی دەنگێ برنج لەسەر سفرەکەت زیاد بێ ناڵم دەنگێک بەڵام بۆ نیوبانی و قاب زیاد نەبێ هەیە چەندی لێ دەخوا ئەوەی کە لێی ناوە چەندی دەخوا ئەوەندە بۆ سەرلەی خۆڵەکەیە بەداخەوە ئەو هەموو خواردنە جوانە خەسار دەبێت لەبەرەوە بە تایبەت کابانی ماڵ ئەبێت سەلیقەی زۆر بێ لە کاتی بەڕێوەبردننی ماڵدا لە بواری ئابووریدا لەم یوسریف و ئەگەر دەتەوێت خوارد لێ ڕازی بێ و بەرەکەت بکەوێتە ماڵتەوە زیادەڕەوی مەکە دەست بڵاو مەبە وەلەم یەقتوڕ و چڕووکیش مەبە ڕەزیل مەبە هەبوو لێی بیسراوە توێتی وڵات چەند ساڵ چامان نەخواردوتەوە لە ماڵی خزمەکەم برایەکەم دراوسەکەم منداڵەکان نردون لەوێت چای بخۆنەوە هەتا شتێک دەکڕم کۆستەرێک دەکڕم گەڵابێک دەکڕم نە ئاواژنە لەم یەقتوڕەوە خۆکوشتنە قورچۆک مەبە ڕەزیل مەبە دەزن و قاو مەبە لەو بەینە داوەکانە بینە ذالیکە قەوامە فەنت هەبێ کە لە بینی دەست بڵاوی و لە بدەینی قورچۆکی و ڕەزیلی و خۆ بچووکردنەوە و نان نەخواردنە حدێکی ناوەندت هەبێت خوای گەورە ئەمانی پێخۆشە بە ئەمان لێت ڕازی دەبێت کەواتەی یەک ژیرفانی ما عالە من اقتصد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێ دەست پێوە گر بێ خۆی لە زیادەڕەوی و زیادە مەسرەفی بپارێزێ قەت محتاج نابێ هەروەها یەکتێڕوانین با هەوڵ بدەین یەک تێڕوانینمان هەبێ بۆ شتەکان یەک تێڕوانینمان هەبێ بۆ ڕووداوەکان یەک تێڕوانینمان هەبێ بۆ ڕێزی بەرامبەرەکان دەکرێت پلەی بەرزی و نزمی هەبێت لە ڕوانینماندا بەڵام مادەم ئێمە هاوبەشی ژیانین مادەم بە یەکەوە دەژین لەبەر ئەوەی ئێمە ژن و مێردین هەوڵ دەدەین ڕوانینەکانمان لە یەک نزیک بکەینەوە نەک تۆ بەو لادا بڕوانی من بەو لادا بڕوانم ئاگامان لە ڕوانینی یەکتر نەبێت ئەوە خاڵی یەکەم کەوا ئێمە لە دەستگیرانیەوە هەر کەسە نیوەیە نیوەکان دەچنە پاڵ یەک دەبنە یەک دوو ڕێزی کە سوکاری هاوسەرت بگرە وەکو کە سوکاری خۆت بۆیان بڕوانە هەم پیا و هەم ژن نابێت سوکاتی بە کە سوکاری یەکتر بکرێت ئەوە تا جارانی کوردەواری ئێمە چەند جوان بوو هەر لە دەستگیرانیەوە کابرا بێگانە بوو هیچی نەبوو کچەکە بە باوکی کوڕەکە بە پێی دەوت بە خەزوری دەوت مامە بە خەسووی دەگوت ئامۆژن هەم مامە و ئامۆژن یعنی تۆ برای بابمی تۆ ئامۆژنمی هەروەها کوڕەکەش بە هەمان شێوە ئێستاش ئێمە هەرکەوا دەڵێن بە خەزور دەڵێن مامە بە خەسوود دەڵێ ئامۆژن ئەم وشەیە چەند جوان بوو لە بابە و لەدایە بەڕاستی جوانترە هەروەها ئینسان بیر بکاتەوە کاتێکەوە کچەکەت دەدەی بە کەسێک ژنەکەی تۆ
براکەیت خۆت برای داکوبابی خۆت حرامە بێت دەست کاتە ناو دەستی هیچ نەکەتەوە، حرامە دەستی ماچکە، حرامە ئەم لاولای ماچکە، حرامە ژنەکەت ماچیکە، برای خۆت، برازای خۆت، خوشکەزای ئەمانە خوشکەزای خۆت، ئەمانە هەموو حرامن دەستخەنە ناو دەستی خێزانتەوە، کەچی ئەم کوڕە هیچ خزمایەتێکی لەگەڵ تۆدا نییە. هەل لەو چرکەی کە بە شەرعی خۆی گەورە کچەکەت لێمارە کرد، ئەمجا دێت چۆن دەستی تۆ ماز دەکات، دەستی دایکی کچەکەش ماز دەکات، دەستی خەسووشی ماز دەکات. چاولێ براکەت بۆی نەبوو دەستخاتە ناو دەستیەوە، ژنەکەت بۆی نەبوو ئەو ماچکە، بۆی نەبوو برازاکەت ماچکە، بۆی نەبوو خوشکەزاکەت ماچکە، بەڵام تەماشاکە بۆی هەیە کوڕەکە دەستی ماچکە، هەروەها ئەویش ئەم لاولای کوڕەکەی ماچکە، زاواکەی ماچکە، کەواتە بوو بە ئەندامی ئەم خێزانە. ئەمە پێمان دەڵێ هۆشیار بە، ئەوە دایکتە، وەکو دایکی خۆت دەستنوێژ لێی ناشتێت. هەروەها کچەکە حرام بوو لەگەڵ هەر کەسێکی بێگانەدا دەستی بەردەستی کەوێ، کەچی ئێستا پیاوێکی بێگانە چونکە باوکی هاوسەرەکەیەتی، چونکە خەزوریەتی لەم سانەیە و لەم چرکەیەوە پێی دەڵم مامە ژیان دەچێت دەستی ماز دەکا، ئەویش ئەم لاولای ماز دەکا، سەری ماز دەکا. ئەمە هیچ ناشەرعێکی تێدانێ، ئەمە هەموو ئاماژە جوانەکانی شریعەتی ئیسلامن کە پێمان دەڵێ ئێوە لەم کاتەوە دەبێت کە سوکاری یەکتر بە کە سوکاری خۆتان بزانن، ئەبێ خۆ پارێزی چەند بێ ئەدەبیە و گوناهێکی تاوانی گەورەیە بێ حرمەتی بە بەرامبەر بە دایک و باوکت بکەیت، ئاوا تاوانێکی گەورەیە وشەیەکی نەشیا بەرامبەر بە خەزوو خەزورت بە مام و ئامۆژنی داهاتوت بڵێ. کچەکەش بۆ هەمان شێوە دەبێت هەمان ڕەفتاری هەبێت، نەک بۆ ماڵی باوکی خۆی بۆ براو کە سوکاری خۆی بە میوانداریان زۆر شادمانە، کەچی ئەگەر باوکو دایکی مێردەکەی دێ یان برا خوشکی دێ میوانداریان دەکەن بە ئەمان دڵتەنگە، پێوەی دیارەکە پێی ناخۆشە، ئەمە ژیانی هاوسەری تاڵ دەکە، ئەبێ هەردوو لا وەکو یەک ڕێز لە کە سوکاری یەکتر بگرن، ڕێز لە بنەماڵی یەکتر بگرن. سێم ڕەوشتە جوانەکانی هاوسەرت بخەبەر چاو و چاو لە کەم و کوڕیەکانی بپۆشە. دایمە بیر لە ڕەوشتە جوانەکانی هاوسەرت بکەوە، بەڵام لە کەم و کوڕیەکانی چاو بپۆشە. بەڕاشکایی پێی بڵێ لە فڵان ڕەفتارەت زیزم، بە ژنەکەت بڵێ، ژنێک بە پیاوەکەی بڵێ وەڵڵاهی پیاوەکە ڕەفتارەکانی تۆ زۆر زۆر جوانن، بەڵام لە فڵان ڕەفتارت ڕازی نیم، من حەزم بەو تەبیعەتە نیە، حەزم بەو بابەتە نیە، لە فڵان ڕەفتاری دیاری کراوت تووڕەم، بەڵام لە خودی خۆت قەدنا تۆ کەسایەتێکی بەرزی، تۆ ژنێکی باشی، تۆ ژنێکی بەڕێز و بە حرمەتی، خۆشەویستیت بۆ من هەیە و خۆشەویستیم بۆت هەیە، بەڵام تەنها تەرکیزم لەسەر ئەم لایەنەتە، لەسەر ئەم خاڵەتە، لەسەر ئەم جۆرە قسەکردنەتە، لەسەر ئەم جۆرە ساڵسوکەوتەتە کە بە دڵم نییە. جاویش لەوانەیە بۆی ڕوونکاتەوە قەنەعاتی پێ بکە یان دەبێ وازی لێبێنێ، بەڵام تۆ بڵێ هیچ لەشت بە کەڵک نایە، وەڵڵی پەشیمانم شوم پێکردی، یان بڵێ پەشیمانم کە تۆم هێنا، چاوم بەسترا بوو، ئەتر لەبەرەوەی یەک خاڵیت بەدڵ نییە، نە تەنها پەنجە بخەسەر ئەو لایەنەی کە بەدڵن نییە، بەڵام لایەنە جوانەکانی ببینە، لایەنە جوانەکانی تری هەمووی ببینە. بیرت بێ هیچ مرۆڤێک فریشتە نییە، دنیاش بەهەژ نییە. هەڵچوون و تووڕەبوونی هاوسەرت بە لێبوردن دامرچێنەوە کە ئەو هەڵچوو هاواری کرد، دەنگی بەسەر تا بەرز کردەوە، تووڕەبوو عەسەبی بوو، تۆ لێ ببوورە، چاوپۆشی لێ بکە، بەوە ئەو ئاگرەدا بمرکێنەوە، نەک تۆش بە هاتوو هاوار بەسەریدا بتەوێ بێدەنگیکەی. دڵنیا بە ئاگر بە ئاو دەکوژێتەوە، نەک بە ئاگر. کاکە عوزری بۆ بێنەوە، عوزری بۆ بێنەوە ئافرەتە کۆمەڵە حاڵەتی تایبەتی مانگانە و هۆرمۆنەکانی بەسەرادێکە ئەوە تووڕە بووە، عوزری بۆ بێنەوە کە ماندووە، کە سەرقاڵە، یەک ڕۆژ خێزانت لە ماڵ نەبێ بزانە ئەو ماڵەدا خۆت چی لێ دێ، دوو ڕۆژ نایەتەوە، ناتوانانی بچێ ژوورەوە، هەموو شتێک بەسەرێکەوە شێواوە، دێ عوزری بۆ بێنەوە کە ئەوە چەند ماندووە. ژنێکیش بۆ پیاوەکەی ئەگە دەنگی بەرز کردەوە، ئەگە تووڕە بوو عزری بۆ بێنێتەوە، لەوە دەچێت ئەم پیاوەیە لە دەرەوە فشاری زۆر لەسەر بێ، هیلاک کرابێ، خەڵکی خراپ فەقیرە عەزیەتیاندا بێ، بێتر هاتۆتەوە خۆی لە ماڵەوە خاڵی دەکاتەوە. 5 دقە 10 دقە سەبر بگرە پیاوەکە، دوای ئەوەی سەرخەوێکی شکان، دوای ئەوەی چایەکی ئاوێکی خواردەوە، نانی نیوەڕۆی خوارد، نانی ئێوارەی خوارد، سەیدەکەی بۆ خۆی ئارام بووتەوە، هەر بە چاوی دامەدەوە، عزری بۆ بێنەوە، نەک لە بەهانەبی بۆ ئەوی بزانین لەکوێ قسەیەک دەکا و تۆ قسەکە زیاتر گەورەکەی و بەنزیم بکەی بە ئاگرا، پریشکە ئاگرەکە داوابیکەی بە ئاگرێکی گەورە. چوارەم، خۆتان بە کەسانی تر بەراورد مەکەن، قەت وا مەزانە
ژنی فڵان کەس وایە بۆچی تۆوانی ئەو مێردی فڵان کەس وایە و برابا براکەی خۆشی بێ بۆچی تۆوانی یەکتر بەراورد مەکەن بە خەڵکی بەتایبەت ئاگاتان لە فیلمەکان بێت جاری وایە ژن چەندەها ئەڵقە دەبینێ فلیمێکی دوور و درێژ پیاوەکەش بە هەمان شێوە بە دیارەوە دانیشتون قەدووە مەزانە مێردەکەت بەراورد مەکە بە کارکتەری ناو فلیمەکە ئەها پیاوێکە چۆن بۆ بێژنەکەی تواوەتەوە ئەم ژنە چۆن بە دەوری مێردەکە دێ و ئەوە ژنە بزانێت چەند نەرمونیان چەند دڵسۆز چەند بەخشندا برای شیرینم لێت تێک نەچێ خوشکی بەڕێزم ئەمە نواندنە ئەمە دەوری ئەکتەر دەبینێ بەخوا خۆی لە ماڵەوە ئەو ژیانە واقعی نییە ئاگاد لێ نەبێ درامای ناو فلیمەکان تەمسیلەکان نواندنەکان کارەکتەرەکان مومەثیلەکان وەڵڵاهی ژیانە دەشێوێنن چونکە ئەوە لە نەماڵ بماڵی خۆشیدا ئەو شتە نییە ئەمە چەند جار دووبارە کراوەتەوە هەتا هەڵی تێدا نەبێ بتوانێت ئەم جا قسەڕێک بێکە ئەم عشق و خۆشەویستێ دەرببڕێ ئێتوە ساڵ دوانزەی مانگ تەواوی تەمەنێت ئەمەی کە ئەم بۆ چەند دقەیەک دەجار تۆماری کردو و نەسەکەی خوێندۆتەوە لە بەری کردو عشوە و نازی بۆ دەکا و دەرهێنەر دەڵێ ئاوا بڵێ و زیاتر بابەتەکە خستکەوە و زیاتر نیگای چاو ببڕەسەری ئەمە نمایشە قەت خۆتان بە کاراکتەری ناو فلیمەکان مەچوێنن ئەینە ژیانتان تاڵ دەبێت پێنجەم بزانن لەگەڵ چێدا تێکەڵ دەبن و دۆستایەتی و هاتوچۆی چێ دەکەن چونکە زۆر جا کێشەی خێزان لەو کەسانەوە سەر هەڵدەدا کە هاتوچۆیان دەکەیت زۆر گرنگە بزانی داخۆ میوانداری چێ دەکەی و چێ میوانت دەبێت چێ تێکەڵاوی عایلەیە لەگەڵی دروست دەبێت و زۆر کێشەی خێزان لەو تێکەڵاویانەوە دروست بوو شەشەم کێشەی خۆتان مەخەنە بەر دەستی کەسانی تر کێشە لە نێوان ژن و پیاوە هەر دروست دەبێت بەڵام خۆتان چارەسەریکەن مەی خەنە بەر دەستی خەڵک ئەگەر هەر ناچار بوون پێویستیتان بە هاوکاری بوو ڕاز و نیازی ژیانتان نیهێنیتان بخەنە بەر دەستی کەسێکی ڕازدار کە حتا مردن دەیباتە ژێرگەڵەوە بۆ ژنەکەی خۆشی ناژێڕێتەوە بۆ باوکودایکی خۆشی ناژێڕێتەوە بڵێ وەڵڵا دیان لە هەموو وەسیەکە باسیکە ژن و مڵانکەس و فڵانکەس بانگیان کردم کوڕ هەر ئەزانی چیان بە یەکتر کرد باش بۆ ئاشتمکردنەوەی ناخەری بگاتە تەڵاو ئەوە حیات دەبە با ڕازدار بێ با دڵسۆزتان بێ با لێزان بێ هەیە دڵسۆزیشە بەڵام بەخوا لێی نازانێ با ڕاستگۆ بێ با لەو کەسانە بێ گرێیەکە بکاتەوە نەک گرێ بکاتە گرێکوێرە وشەی گرێکوێرە واتە ئەم جارە وا سەختی کردووە جاران ئومێدەکە بوو بۆکردنەوەی ئێستا ئەوەشی نەهێشت هەیە کاتێک کە دەچێتە نێوانی دوو کەسەوە دوو قسەی خێرکە خۆی گرەیەکە بۆ لە جاتی گرێەکەی نێوانی ئەو ژن و مێردە بکاتەوە دڵنیا بن بەڕێزان دەیکا بە گرێکوێرە و ئەمجا هەر ناکرێتەوە ئەگەر لێبێ لەوانە خۆت پارێزە خاڵی حوتەم و کۆتایی یادی خۆم و ئەوەی دەخەمەوە پێ بە پێی یەک بژین و پیر بن هەنگە ئاو بە هەنگاو ڕۆژگار دەڕوا بەخوا هەر وەختی ئەزانی دوێنێ بوو دەستگیران بووی وەختی ئەزانی مناڵی یەکەم و دووەم پەیدا بوو وەردەوەردە پیاوەکە بەرەو پیری دەڕوا سەر سپی بوو ڕیش سپی بوو قژی ئافرەتەکە سپی بوو جوانی وردەوردە دەپوچێتەوە نەخێر با پێ بە پێی یەکتر بژین پێ بە پێی یەکتر پیر بین نەک بەدەستی یەک پیر بین و لە داخی یەک پیر بین ئەم دیێڕە دووبارە دەکەمەوە با پێ بە پێی یەک بژین و پیر بین نەک بەدەستی یەک و لە داخی یەک پیر بین بەخوا هەیە بە گەنجی بە دەستی هاوسەرەکەی پیر کراوە ئەوەندە عەزێتی داوە جا دەکرێ مە ژنەکە بۆ پیاوەکە بێ پیاوەکە بۆ ژنەکەی والێ کرد بێ هەروەها لە داخی یەکتر پیر بین هەیە هەر بە گەنجی لە داخا پیری پێوە دیارە ڕوخساری شێواوە دەموچاوی گەشی پێوە نەماوە چرچولۆچ کەوتە نێو چاوانیەوە ئەوەنەی خەفەت خواردووە با لە داخی یەکتر و بە دەستی یەکتر پیر نەبین چونکە وەڵڵاهی ڕۆژگار زوو تێدەپەڕێ ڕۆژێک پەشیمان دەبینەوە کە بەداخەوە تەمەنی گەنجی و جوانی و خۆشیمان لە دەست چوو نەمانتوانی ڕێزی یەکتر بگرین خۆشەویستی بۆ یەکتر دەرببڕین خۆی گەورە باشتر لە دینەکەی خۆی حاڵیمان کە بەم ئیسلامە بەم زنجیرە باسیات بەم وشە جوانانە یا ڕەبی خۆی گەورە بە ئاگامان بێنیەوە ژیانی خێزانیمان پڕخێر و بەرەکەتکەی ژیانی هاوسەریش بە نسیب ئەوانەکەی بەڕێک و پێکی بە هاوسەری ساڵح و ساڵیحە کەوا تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە خوایە کار بۆ ئەوانش ئاسانکەی آمین آمین والحمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين